ئەوی کورد پڕێتی لە داستانی گەورە کە بە سەدان فیلم و دۆکیۆمنتاری چیرۆکەکانیان ناگەڕدرێنەوە. 23 ساڵ پێش ئێستا داستانی گردە درۆزنە و تەپەکوڕە ڕوویدا کە تیایدا 45 فەرماندە و پێشمەرگەی یەکێتی شەهید بوون. ئەوان بە خوێنی خۆیان مێژووی ئازادیان لە کوردستان نووسیەوە. تفكر جيرة تفكر جيرة الله أكبر تفكر جيرة أوجب شكل گروپی ئەنساڕولیسلام کە لە ژمارێکی زۆری چەکداری کورد و گیانی لە سنووری هەورامان دروست بوون و چەک و تەقەمەنیان لە دەوروبەری کوردستانەوە بەدەست دێنا. گروپەکە پشتیوانی تەواوی لە ڕێکخراوی قاعیدە وەردەگرت. ئەوان گروپی دژی ئازادی و دایکی هەموو گروپە توندڕەوەکانی دواتر بوون کە لە ناوچەکەدا دروست بوون. 23 ساڵ لەمەوبەر ڕووداوێکی خەمناک ڕوویدا کە ناسراوە بە ڕووداوی گردی درۆزنە کە تیایدا ژمارەیەک پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان شەهید بوون لەلایەن هێزەکانی ئەنساڕولیسلامەوە. من ئەمڕۆ هاتوومەتە یەکێک لە ماڵی ئەو شەهیدانە کە ئەویش ماڵی شەهید حەمە سەراویە. ئەمڕۆ گفتوگۆ لەگەڵ کاک عەتا سەراوی برای و کاک سەنگەری کوڕی شەهید حەمە سەراوی دەکەم و وردەکاری زیاتریان لەباری ئەو ڕووداوە لێ وەردەگرم، بۆیە دەچمە لایەن ئێستا. باڵەکە کاک عەتا گیان سڵاو لێبێ، تەندروستیت باشە؟ زۆر سپاس بۆم دەرفەتە، زۆر سپاس. کاک سەنگەر گیان سڵاو لێبێ، تەندروستیتان باشە؟ ئێوە چۆنن؟ سپاس بۆم دەرفەتە، زۆر سپاس. کاک عەتا سەراوی برای شەهید حەمە سەراوی و کاک سەنگەریش کوڕی شەهید حەمە سەراوی، زۆر سپاس. ئەو کات من تەمەنم 7 ساڵ بووە، کەمتر لە ڕووداوەکان هەست و شعورم پێی شکاوە ڕاستیەکەی. ئێستا 23 ساڵ ڕۆیشتۆ بەسەر ئەو ڕووداوە. دیارە لەو سەردەما کە یەکێتی و کوردستان پێویستی بە خوێن بووە، گیان بازانە ئەم پۆلە پێشمەرگە گیانی خۆیان فیدا کردو. من سەری ڕێز و نەوازش بۆ گوڵکۆی شەهیدەکان و بۆ کەسوکاریان دانەوێنم. ئەو سەردەما هەم هەڵەبجە شارە زۆر هەورامان لەژێر ڕەحمی شمشێری تێروستانی ئەنساڕولیسلاما بوون. گیان فیدایانە حەمە سەراوی هاوڕێکانی بە پێوە شەهید بوون لەو سەنگەرا و بەرگریان کردووە. دیارە ئەو ڕووداوە هاوکات بۆ لە یەکەم ڕۆژی جەژنە ئێمە خۆمان حازر کردووە بۆ جەژنکردن لەگەڵ باوکمان و کەسوکارمانە. ئەوان خوێنی خۆیان و ڕۆحی خۆیان کردە جەژنانە بۆ کەسوکاریان، بۆ یەکێتی، بۆ کوردستان تاوەکو بگەین بەم ئاشتی و ئارامی. دیارە ئەو سەردەما من مەسئولی مەڵبەند بووم. کاک ڕەمەزان دێکۆنی و کاک شێخ جەعفەر مەسئولی عەسکەری بوون لەوێ لەگەڵ کۆمەڵەیە هەڤاڵی تر ئایسا ناتوانم لاوی هەمویان بێنم. ئەو شەوە من هاتبووم بۆ سلێمانی. سعات نەدەم 2 بوو یان 3 بوو بزەبەدی سا باش یادم نییە. تەلەفۆنە و ساکە تەلەفۆنی ئەرزی بوو. تەلەفۆن لێیدا هەڵم گردووتیان پەلاماری گردە درۆز نەدراوە. منیش یەکسەر بە برادەرەکانم وستە سیارەیەکمە بوو، وتم خۆتان پێچنەوە با بڕۆین. من کە ڕۆیشتم کاک شێخ جەعفەروان لە سەروتر مەڵامگەیمە ئاستی ئەو ڕێگەیە کە بۆ گردە درۆزنەوەوانە ڕوا لێ لەمدایەوە بۆ گردەکە. لەمدایەوە بۆ گردەکە کاک حەمە سەراوی دەنگە هات لێ قسەیە کرد و ئەیود مەگەر من بمرم ئێرە ئەگەر ئێرە گیرای عنی من شەهید بوو، من نەماوەمە. دەنگە هات لەو کاتانە دەنگی نەما، من پەیوەندیم بە کاک ڕەمەزان دێکۆنیوە کرد. وتم کاک ڕەمەزان من لە ڕێگەکە لام داوەتەوە بەرەو گردە درۆزنە. وتی مەیە بۆ ئەوێ کە شەهید محەممەد دەنگی نەما و ئەویش وتی مەیە بۆوێ تێگەیشتم کە کاک محەممەد شەهید بووە و هاوڕێکانی شەهید بووە ئەو جێگەیە گیراوە. بەداخۆی ئێمە دیارە گردە درۆزنەگرتنی هەروە ئاسان نەبوو، بەڵام لەناو خۆمانە جاسووسە بوو. ئەو جاسووسانێ ئەو جاسووسەی لەناو خۆمانە بوو، ڕێنمایی کردبوون
و لەسەر ڕێنمایی ئەوان هاتبوونە سەر گردەکە و ساتەخا دەستی پێ کرد ئەجینا هەم حەمەسەراوی ئەوەنە پیاوێکی دەسوپێسپی نەبوو کە دوژمن بە ئاسانی بتوانێت بێت سەری هەم فەرماندەکانی تریش ئەوانەیە لێ بوون گشتی کوڕی گەنج و پیاوی ئازا بوون بەڵام بەداخەوە لەبەرەوە لە دیوی ئەو دیوە ئەوان هجومیان کردووە لە دیوی ئەم دیوی شوە گردەکە هەری سادەمی کۆن مەلغوم بوو ئەو پێشمەرگانەیەشمان کە بە دیوی ئەم دیوە هاتووە لەسەر ئەڵهەمووان شهیدی کردن تەنها لە شەڕی گروپە چەکدارەکەدا لە سنووری شارە زووردا 365 کەس شەهید بووە کە 45 شەهیدیان لە داستانی گردی درۆزنە و لە تەپەقوڕەدا بوون 45 دیکەش ساڵێک پێشتر لە گوندی خێڵی حەمە شەهید کران. ئێستا من لەسەر گردە درۆزنەم کە دەستپێکی نێوان شەڕەکانی هێزی پێشمەرگە و ئەنسارول ئیسلام لەسەر ئەم گردەوە دەستی پێ کردووە و دوای کۆنتڕۆلکردنی ئەم گردە لێرەدا دوو بنکەی سەربازی هەیە هی هێزەکانی پێشمەرگە کە ڕاستەوخۆ دوای کۆنتڕۆلکردنی گردەکە ئەچن ئەو دوو بنکەیە کۆنتڕۆل دەکەن لەوێشەوە بەرەو گردی تەپەقوڕە دەچن کە تایدا شەهید حەمەسەراوی و پۆلێک لە ئەڤاڵانی پێشمەرگەی هاوسەنگەری تایدا شەهید دەبن و جانی خۆیان لە پێناو خاک و نیشتیماندا بەخت دەکەن. یەکەم گروپی جوندە ئیسلام دروست بوو کە ئەو کات لەو گوندەکە ناوی خێڵی حەمەیە لێ و لێ خۆیان گرت بووە بەداخەوە لە 2001 لە مانگینەوە قەتڵ عامی و پێشمەرگانیان کرد کە بۆ شەڕ نەهات بوون ئەوەی خێڵی حەمە 50 پێشمەرگە بوون بۆ ناوبژیوان وانە لێو پێشمەرگانیان شەهید کرد. دواتر جوند لەگەڵ تەوحید لەگەڵ کۆمەڵی گروپی تری هەناوی بزوتنەوە چوونە دەر ئەنساری ئیسلامیان دروست کرد. ئەنساری ئیسلام لە 2001ەوە بۆ دوو بە کورتی تا کۆتایی ساڵی 2002 بە 2003 بوو نەمەترسێکی گەورە لەم ناوچە لە 4 دوانزەی 2002 لە ڕۆژی عارفەی جەژنی ڕەمەزان زیاتر لە 750 چەکداری ئەنساری ئیسلام لە بەرەبەیانە پەلاماری بارەگەکانی فەرماندەی شەشی شارە زوور کە هێزە کە شوێنی سەنگەری ئەمامیان ئێرە بوو گوندی تەپەقوڕە بوو گردی تەپەقوڕە بوو لەگەڵ گردی درۆژنە لەوبەر شەڕ دەست پێەکە کە شەڕ دەست پێەکە لێرە بەڕاستی و پێشمەرگانەی ئەو فەرماندە و پێشمەرگانی کە لەم دوو گردە و لەناو گوندەکە بوون بەداخەوە ناتوانم ناوی یەک بەیەکیان بێنم چکە هەمویان بۆ من بران لێرە هەتا دەموبایانێکی درەنگ شەڕێکی یەکجار قارەمانانە. لە نێو ئەو 45 شەهیدی ئەم داستانە بیستیان خەڵکی چوارگوند بوون ئەگەرچی دەرفەتی شەبوو زۆریان خۆیان دەرباز بکەن بەڵام ئامادە نەبوون یەکتری بەجێ بێڵن تا دووهافی شەک شەڕیان کردووە. ئەوانە 45 پێشمەرگە بوون کە لێرە شەهید بوون هەمویان کە سوکاری ئێمەن هەمویان برا و هاوسەنگەر و هاوخەباتی ئێمە بوون بەڵام تقریبەن 20 پێشمەرگەیان 5 6یان خزم و کە سوگاری ئێمن خەڵکی زێرنجۆن 5یان خەڵکی سەراون 5یان خەڵکی پەریهێرۆن 5یان خزمانی تەرخانی بوون لێرە بەنیسبەت خزمایەتی دەورێکی ئەساسی هەیە لە هەموو جێگەیەکە کەسیان ئامادە نەبوون ڕەفیقەکانی خۆیان بەجێ بڵن بۆ هەندێک من بۆ نمونە کوڕێکی خزمان لێرە برینار بووە لە ناودێ بوون ئەوان بینیویانەکە حەمە لەسەرەوە شەڕەکە و ناوچەکەی چۆڵ نەکردووە وتیانە دەربچۆ بە بریناری تۆ دەرەچی بڕۆ ئێمە بەجێ بێڵە قەینە ئامادە نەبووە بە بریناریش ئێرە بەجێ بێڵێ لە ڕاستە بۆنە خزمایەتیەکە زۆرتر پەیوەست بووە بەوەوە ئەنجا وەکو ڕەفیقایەتی و برایەتی و پێشمەرگایەتی بە یەکەوە بوون کەسیان ئامادە نەبوون کە ڕەفیقەکانیان بەجێ بێڵن بۆیە هەر هەمویان بەیەکەوە لەیرە لە سەنگەر هەمویان شەهید بوون بەداخەوە سەروەریەکی گەورەیە مێژوویەکی پڕشنگدارە بۆ یەکێتی نیشتمانوی کوردستان و بۆ کەسوکاریان. هەڵبەت لەم گوندەکە سەرقاڵی یادەوەریەکان و جێڕانەوەی ئەو داستانە بووین کە ژمارەیەکی پێشمەرگەی قارەمان لێرەدا شەهید بوون من چاوم بە هاوڵاتیەکە و کە لێرە بە چاوی خۆی شاهێدی ئەو ڕووداوە بووە لەو شەوەیە کاک حەمید سڵاو لێبێ باسی شێوم بۆ بکە ئەو شەوە چی ڕوویدا و ئەوەی کە بە چاوی خۆت بینیت چی بوو؟ وەڵای کاکە ئەو شەوە هاتنە سەر ئەو گردە دوو سێ بنکەی تیا و مەقەڕیتی تیا و یەک و دو لای مەکتەبەکە و ئالەم پشتە و لێرە ئەمە سێ مەقەڕ
نەکەی کاکە حەمەد لەسەر و کاکە ئەوێ ئەو سەریانە گرت بووە شەڕ تا دەمە و بەیانی کە ئاوا دنیا ڕۆشن بوو هات بێرە بۆ ئەم گردیتە ئەم کاکە حەمە وتی یعنی هەتا جێ ناڵە بۆ کوشتنێ دوای ئەوە ئێتر هاتنە سەر و ئالێدا ئەم جەماعەتە چوونە سەرەوە یەکیانیان کوشتەوە لە ئالە جەماعەتی ئەنسار ئەنسارە وەڵا ئالوە من خۆم بینیم ئەمە ماڵەکەمان و بەرامبەر و لیاندا کوشتان کەوە ڕووی ئەم دیوە ئێتر بوو بە شەڕی دەمانچەیە کرد بەخوا کاکە حەمە دوای ئەوە هەتا پوزایکی خۆش پێیا و ناوی حەمە و ئەوی شەید بووە ئەوی شەید بوو بەخوا لیوە دوای ئەوەیتر چۆن کوشتنیان ئەمانەی کرد وە ڕوانیان بەڵەدا ئاوا ڕوانیان هەڵەدا یەکەیەکە کوشتنیان محەممەد سیاسی فەرماندەی زەڵمی ئەو کاتی هێزی پێشمەرگە لەبارەی ڕووداوەکانی پێشە و داستانە باز لەوە دەکات کە هێزەکانی پێشمەرگە بۆ ڕێگری لە هەر ئاڵۆزیەک لەو ناوچێدا جێگیر کرابوون بەڵام تیرۆریستان پەلامەریان داون و ناچاربوون شەڕیان بکەن بە فترەیەکی کەم پێش ئەو کارەساتی گردە درۆزنە و گوندی تەپەکوڕا کە ڕوویدا پێش ئەوە ئەجنا من بۆ خۆم فەرماندەیی شارە زوور بووم بەڵام لە گۆڕانکاریەک و خۆڕێخستنەوەی ئەو فەرماندەیانە کە شمولی بڵێن یەک دوو فەرماندەیی کرد لەوانە منیان گواستەوە بۆ فەرماندەیی زەڵم لە فەرماندەیی شارە زووریش کاک حەمە سەراوی شەید حەمە سەراوی بوو کرا بە مەسوولی فەرماندەیی ئەو فەرماندەیە تقریبا ناڵم مانجێ لە مانجێ کەمتر نزیکەی بڵین 15 ڕۆژ یا کەمتر زیاتر لە 15 ڕۆژ ئەو فترەیە ئەخایانەیە ڕووداوەکان وا بوو دوای تێپەڕبوونی تقریبا نزیکەی ساڵ و نیوێک لە شەڕ لەگەڵ بڵین شەڕەکان چکان لە مانجینۆ ئەوانە وابدانم دەستی پێکرد لە 2001 لەگەڵ ئەنساری ئیسلامە ئێمە هەر ئەرکمان ئەوە بوو کە چوینە ئەوێ بکەوینە بینی ئەو دوو هێزەی کە جیاب بوونەوە کە ئێمە بانجان کردین لەلایەن با بڵین کاتی خۆی لەلایەن جەنابی مام جەلالەوە دوو فەرماندەیی لێ بووین فەرماندەیەکیش لە هەڵەبجە بوو تەوسەی هەرسێکمانی کرد بە تایبەتی ئەم دوو فەرماندەیە فەرماندەیی شارە زوور کە من مەسوولی فەرماندەیی بووم ئەو فەرماندەیی حوتی تایبەت کە کاک عەزیز کوڕکنی بوو تەوسەی کردین کە بچینە ئەو بەرەو بکەوینە بینی ئەم دوو هێزەوە یعنی بزوتنەوەی ئیسلامی بوو بە دوو باڵ دوو هێزی جیاواز لە یەکتری ئێمە لە نێوانیانە بین بۆ ئەوەی شەڕ نەبێت ئەم هێزەی کە مابەوە ئەو هێزە بوو کە پێشتر لەگەڵ من بوو کاتی خۆشی لە فەرماندەیی شارە زوور ئێمە هەلوێ بووین و کاک حەمە سەراوی و زوربەی زۆری ئەو فەرماندە و پێشمەرگانەی کە شەهید بوون لەوێ بوون کاتی خۆی ئێمە دەمێک ساڵ بوو پێکەوە بووین و پێکەوە هەڵسو کەوتمانە کرد و جگەل لەوەی کە ئێمە وەکو پێشمەرگە و فەرماندە پێکەوە بووین وەکو برایشمان لێ هاتبوو چەند ساڵێکیش بوو لەگەڵ کاک هەموو ئەوان هەر بە هەمان شێوەکە کاتی خۆی کە هاتن و هاتنە لای ئێمە هاتنە فەرماندەیی شارە زوور ئەویش و برادێکیکەی کاک جەلال جەمیل و ئەوان و جگەل لەویش کاک ئەحمەد بچکۆل و ئەوان ئەو کرا بە فەرماندەی لەشکر ئەمانش بە ئەندامی فەرماندەیی بوون لەگەڵ ئێمە و دوایی کە ڕێخستنێک ڕێکخرایەوە کاک حەمە بوو بە جێگیری من لە فەرماندەیی شارە زوور کاک جەلالیش بوو بە جێگیری کاک عەزیز لەمەوە ئیتر کاک حەمە زیاتر ئەتوانین بڵێ ئەو فترەی پێشتر شار پێکەوە بووین بەڵام لەمەوە تۆ ئیشت پێکەوە بێ ئیشیش هاوڕێی یەکتریش و برادەری یەکتریشی هات چۆمان هەبووین بووە یعنی چۆن ئەڵێ وەک برایەک ژیاوین لە سەدا 50 هێز لە واجب بوو لە ئەرک بوو بەڵام بەهۆی جەژنەوە بەهۆی هەندێک شتەوە هەندێک خەڵکەیە لەوانەیە چوار پێشمەرگە نۆجەژنەی هەبوو بێ لەوانەیە کەسێکی کە پێویست بێ ئیزنی بدەن هۆکارێکی هەبوو بێ لەوانەیە بڵین لەوەی خۆشیان بەهۆی جەژنەوە کەمتر کرابێتەوە دوای ئەوە هەر ئەمە کێشە نییە کێشەکە ئەوەیە جەژنە و بەرەو جەژنەچیت و ڕەمەزانە و خۆ شەڕ علاقەی بەوە نییە یعنی ئەو کاتانەی خۆ تۆ ئەبێ دایم حسابی ئەوکەی دوشمن
چۆ بە زەعیفە زانێت لەوێ ئەدات ئەمانش بەڕاستی یەکەم کاتی هێرشەکە زۆر زۆر گرنگە کە ئەوان پەنایان بۆ بردووە و هەڵیان بژاردووە هەڵبژاردنەکەیان چۆن ئەڵەی با دوژمنیش بێ لە کاتی گونجاوی خۆیان بۆ بۆیە توانی شوێنە ئەو کارەساتە بخولقێنن گردی تەپەکوڕە پێڵن گردی قوچ لێوە کە لیاندان ئەو کۆمەڵە شەڕی باشیان کرد کاک محەمە و حیمایەکانی لەگەڵ برادەرەکانی کە لێ بوون شەڕیان کرد تا هەمویان شەید بوو ئەو گروپە کەسیان لێ دەرباز نەبوو ئەوەنەی من بیست بێتم و ئێمەش کە ڕۆشتین بە دەمیانەوە ویستمانە چۆن هەیە بگەینە لای کاک محەمە ئەوە بوو لە ڕێ هەم مەسوولی حیمایەکان و شەید بوو هەم دووسێ پێشبەرێتترم بەدینار بوو هەرچیمان کرد نەمانتوانی بچینە گردی قوچ بە لای محەمەد چونکە لای خواری گیرا بوو ئەو سەردەمانە گروپێک لە قەندیل بوون بە ناوی هێزی سۆرانی بزوتنەوە متەتەڕیف لەوێ بوون کێشەوە گرفتیان بوو لەگەڵ دەسەڵاتدارانی ئەو سنوورە بۆیە ئیتیفاق کرا داوا لە یەکێتی کرا ڕێگەیان بتابێنە سنووری هەورامان و هەڵەبجە ئەوانە هاتنە ئێرە وردە وردە ئەمانە زۆر تونڕە بوون گەرایاندانە و ئەو هێزەی سۆران بووە نواتی ئەوەی کە پێی ئەوترا جوند الئیسلام و ئەنسار الئیسلام کە لێرە دروست بوون کە لێرە دروست بوون لە بری ئەوەی چاکە و پیاوەتی یەکێتی بدەنەوە بنە کەوتنە دژایەتی کردن و بۆ ئەوەی خۆیان بسەپێنن یا ئیسپاتی وجودی خۆیان بکەن کەوتە دژایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە هەموو شێوەیەک لە پێش ئەو شەڕانەش ئێمە زۆر محاولە کرا کاتی خۆی بۆ ئەوەی دۆستایەتیەک لە بینمانە دروست بێت ئەوانە چەند عملیەکیان کرد لەوانە هاتنە سەر سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و لەوانە ڕەحمەتی کاک شەوکەت و کاک مەحموو و کاک حەمی حەمەسەفیان جارێکیان چوونە دەوێڵە پیارە بۆ مفاوەزات لەگەڵانە خەربوو لێوبیان کوردن ڕووداوەکە بە شێوەیەک بوو کە دوایەوەی هێزەکانی پێشمەرگە پارشێو دەکەن و نوێژی بەیانی ئەنجام دەدەن گروپی ئەنسار الئیسلام هێرشان کردە سەر هێزەکانی پێشمەرگە هەندێک سەرچاوەش باز لەوە دەکەن کە خەڵکیەکە بووە کە زانیاری داوەتە چەکدارەکان لە ناو خۆیانە مەشغوڵێتێک هەبووە کەمتر ئاگایان لە دەرەوە بووە جگەل لە چەند حەرەتێک ئەمانیش هەر چۆنەڵی چاوەڕێی ئەوەن بیان گۆڕن بۆ ئەوەی کە بتوانن ئەوانش فریا بکەون پێش ئەوەی بانگ بدات بچن نانی خۆیان بخۆن و بەڕۆژوو بن زوربەی زۆری هێزەکە باوەڕ ناکەم کەسێک هەبوو بێت کە بەڕۆژوون و نەبوو بێت لەو کاتە چونکە خواردن لە نیوەڕوانە لێ نائەنڵا هەروەکو ئەمر وابوو لە ناو هێزی پێشمەرگە بەو شێوەیە بوو جۆرێک لە فەرمانی من ناڵم لە سەداسەد ڕەسمی بەڵام لە زوربەی زۆری فەرماندەیەکانە وابوو نەگەشت بوومەوە سەرا و پێشتر داوام لێکردکەوتی ئەم شوێنانە سقوتی کردووە وتم کاکە حەمە بە قسەی منەکەی وتی چیاڵێ وتم ئەوێ بەجێڵی ورییت مادەم هەر ئەوێ ماوە ئەوێش بەم شێوەیە و هێشتا تەقەتان لەسەرە پەلاماری ئێوەش ئەدرێت و ئێوەش بەتەواتی لەوێ لەوانەیە نەتوانن بڵین بمێننەوە لێ باشتر وایە بە قسەی من بکەی کە بیتە خوارەوە وەرە هەرچۆنە بێ خۆت دەرکە وتی بە هیچ شێوەیە ناتوانم خۆم دەربکەم و ئەمەش نامەوێت نایشمەوێ بێمە بەردەمت یا بێمە بەردەمی هەر کەسێک قسە بکات و من سەر شۆڕ بکەمەوە ئەوانە ئەوە قوبوڵ ناکەم وتم کاکە بە قسەی من بکە بە ناوی منەوە هەر کەسێک کە قسەی کرد من ئەچمە ڕووی ئەڵم من پێم وتۆ وەرە من محاسەبە بکە نەک ئەو وتی بە هیچ شێوەیە ئەوە قوبوڵ ناکەم ئیتر من قسەی کەم لەگەڵ کردەوە تەکلیفم لێ کرد کە ئەوە جێبەجێ بکە بە یەکێ لەم جیهازانە من قسەم لەگەڵ کردووە و دوای جیهازیش وەکو تەلەفۆن نییە تۆ جۆ لە ئەو بێ ئەو گوێی لە تۆ بێ کە تۆ قساکەی ئەو گوێی لە تۆیە تۆ جۆت لە ئەو نییە کە من دەست هەڵەگرم قسەم نامێنێ ئیمجا ئەو قساکە یعنی بە نۆرە قساکەی
کە ئەو من چاوەڕێی ئەخیر جار کە دوای ئەوەی تەکلیفم لێ کرد دوای ئەوەی وتی لێرە من ئێرە بەجێ نایڵم ئەبێ لێرە بم ئەوانە دوای ئەم قسانەی کە کردمان جارێک کە من تەکلیفم لێ کردەوە کە بە قسەم کا و کاریوانەکە هەرچۆنێ بێ بێتە خوارەوە با بە هەچی مەسئولیەتەیە لەسەر شانی من بەس وەرە خوارەوە خۆی من لە یەک فەرماندەیی نەمابووین من لە فەرماندەیی زەڵم بووم ئەو لە فەرماندەیی شارەزوو. فەرماندەی و هێزەی پێشمەرگە لە گردە درۆزنە و تەپە کوڕە محەممەد سەراوی بوو بە وتەی فەرماندە و شاید حاڵەکانی و کاتی هێزی پێشمەرگە ئەگەر چی داواشی لێکراوە شوێنەکە بەجێ بێڵێت و پاشەکشە بکات بەڵام ئامادە نەبووە بەهۆی زانیاری پێشوەختی لاوەسترین شوێنی شەڕەکەی هەڵبژاردووە تا لەگەڵ هاوڕێکانی شەهید بوو. ڕۆژ بووە نەمانتوانی بڕۆین لەبەرەوە هیچ شوێنێک نەبوو ئێمە بتوانین خەنەقێ یا دیوارێ یا چەمێک بچینە ئەوێ وان مسەیتەر بوون و زانیشمان کە پێشمەرگەکانی ئێمە ئەمەیان شەهید بوون بۆی زەرری زیاتر نەکەین نەمانیاڵا پێشمەرگە بچێتە پێشەوە. ئیتر ئێمە کاعەتا هات بۆ ئەوێ بەلامان تا 15 کەسی لێگەڵا بوو زیاتر بوو بێ منەرەوەم بین لەگەڵیا هات ملی نابڕە بۆ ئەوێ بەڵێ هات هەتا بێتاقەت و ئێمە نەما کاک ڕەمەزان لێکۆنی و ئەتا منیش لەوا بووی نەمانیەڵا بڕوان ێنا بە تاکید ئەوی شەهیدە بوو ئەو ڕۆژە حتا زۆر بەناڕەحەت هینمان کرد چۆن بڵێ نێڵین بڕاتما بابە شەی دەبیت وەکوژێت و نابێ بڕۆیت و ئەوانە نەمانیەڵا شەڕێکی هاوشێوەی ئەوە کە من معلوماتم بوو جیازەکەی بەدەستەوە بوو گولە لێدا بوو پەنجەکانی قرتان و جیازەکەی شکان و هێشتا هەر کۆڵی نەدابوو فیشەکی پێ نەما بوو بە چواردە خۆرەکەی تەقی کرده بوو زۆر شت لەوانەی کە ئێمە بیستمان کە لەو شەڕا شەڕێکی دەسەوێخەی نابەرامبەر هەبوو بۆیە دەشتاییە کە نازانم ئێوە بزانن ڕێ نییە بچی بۆ ئەو گردە ئەبێ بە بەرچاویەوە بڕێەوە قەناس و ڕۆژ بووە شەویش هێزێکمان نردوو هێزێکی ئێمە کاک شەید عوبێد بە ڕەحمەت وێ لەگەڵ چەند پێشمەرگێکی ئێمە ڕۆشتین 6 پێشمەرگەی من بە جێگرەکەی منە شەید بوو لەوێ کە کاک عوبێد شەید بوونەی ئەوان مای شانازی بوو مای شەرەف بوو بۆ هەمومان چونکم بە مەردانە من ئاگام لێ بوو کاک شێخ جەعفەر سەرپشکی کرد کە زانیمان وەزعەکە ئەوەیە و ناتوانانی مەعالەجەی بکەین سەرپشکی کرد کە خۆی چی بە باشە زانێ مەسەلەن سەحب بە باشە زانێ بۆی تیانە چەند پێشمەرگەکان سەحب بکەن بەڵام ئەو قەراری خۆی دابوو وتی من ئەم گردە لە ژێرم بڕوا من ناڕۆم زۆر تەکلیفیان لێ کرد کە حەمە سیاسی و هەندێک برادری تر کاک ڕەمەزان و ئەن تەکلیفیان لێ کرد کە کاگە حەمە نابێ بێ سەحب کا وتی من سەحب ناکەم نایەمە دواوە دوایی خەڵک پێم بڵێ حەمە سەراوی ڕای کرد ئەبێ لەم گردە شەهید بووم بیلفعل شەهیدیش بوو خۆی و هەڤاڵەکان ئەمەیە شانازیەکە من حەمەم لە ژیانی پێشمەرگایەتە کە لە شارەزوور بووم ناسی زیاتر لە نزیکەوە ناسیم کوڕێک بوو لەوانەی کە هەر ئیشێکە پێ بسەرە بەبێ سێودوو بێ دوودڵی هەوڵێدا جێبەجێ بکە و حەمەژێکێک بوو لەو پێشمەرگە و فەرماندانەی کە لە سەنگەرێکدا بنایە ئینسان پشتی پێیە بەست دڵنیا ئەبوو سەنگەرەکەی چۆڵ نەکرد پشتی چۆڵ ناکردی و هەر ئەمە ڕوای لێکردە حەمە لەگەڵ ڕەفیقەکانی گیانی خۆیان بەخت بکەن ئەجینا مەجال بوو لەو شەڕا ئەگەر بیر و باوەڕ و ئەگەر ئەو قەراری حەمە سەراوی دابوو لای خۆیە کە هەمیشە بێت لە سەنگەرا بێ و لە سەنگەرا بمرێ ئەوە نەبووە ئەو ئەیتوانی دەربچێت لەگەڵ ئەو ڕەفیقانەیەکە شەڕەکەش بەڕاستی گەیشت بوو ئەوەی کە منتیقەکە هەمووی گیرا ئەو مەجالێکی مابوو دەربچێ بەڵام دەرنەچوو هەر بە تەمای ئەوە بوو هێزەکان فریای بکەون و منتیقەکە بگرنەوە بۆیە ئەو لەو سەگەرا مایەوە تا دوافیشەک تا یاری بەخشی شەڕی کرد. لە کۆتایی ئەو شەڕەدا 26 فەرماندە و بەرپرسی پێشمەرگە شەهید بوون کە فەرماندەی سەرەکی محەممەد فەتاح مەحموود ناسرا و بە حەمە سەراوی بوو. دەرەوان واگرت بوویان لەوێ بمێنەوە و نەڕۆن ئێمە بەڵام بۆ بەیانی
هەواڵەکان هەموو هاتن من و کاک بورهانی سعی سۆفی و کاک حەمەی حەمەسعی ئەوانە لە پشتەوە لەولا ڕۆیشتین ئەو کاتانە حیزبی شوعی لێ هەنێ ڕبیانە بوو چونە سەر ڕبیەکانی حیزبی شوعی و وردە هێزەکە حرەکەتی کرد بۆ گردە درۆزنە ئەوانیش دیارە بە هاوان و ئەوانە هەوڵیاندا پێشگیری لە هوجەمەکە بکەن بەرەو گردە درۆزنە من و کاک حەمە و کاک بورهانی سعی سۆفی لە پشتمانەوە دانیشت بوو لەسەر خۆڵی ساتری ڕبیەکە بووین هاوانی لێداین ئەگەر ساترەکە نەبووە نەچواتە ناو خۆڵەکە ڕەنگە کاک بورهانی شەیدە بوو هەمەی حەمەسعی شەیدە بوو منیشەوە هیچ هەلن لەبەرەوە من شەواڵەکەیشمی دڕی پارچەیەک بەڵام هیچمان بەرمان نەکەوت بەرادرانی تێ هێرشەکە دەستی پێکرد و دەوردە بۆ سەرگردە درۆزنە ئەوان خواخۆیان بوو کە تۆزێ ڕۆژ درەنگ بێ بۆی فرای خۆیان بکەون گردە درۆزنە بەجێ بێڵن و تۆپوشتەکانی ئەمەش بە زۆر بە چڕی گردە درۆزنیان خسفە کرد و دیارە لەو شەڕانە ئێمە شەیدی زۆرماندا پیاوی زۆر خەرەمانمان شەید بوو بەڵام لە بەرامبەریشا عەبدوڵای خەلیفانی کە یەکێک لە پیاوە دڵڕەش و یەکێک لە تیرۆریستا خەتەرەکان بوو ئەویش کوژرا کە ئەندامی سەرکردایەتی جوندی ئیسلام بوو و کەسێکی زۆر تونڕەوی ناو جوندی ئیسلام بوو لەوە کوژرا ئەوانی زیانیان بەرکەوت بەڵام بەداخەوە ئێمە کاک حەمەسەراوی و کۆمەڵێ شەید و فەرماندەی ئازا و ئەوانەمان شەید بوو کاک جەعفەر لە خۆر لە لاوە هجومی بۆ کرد ئەوەنەی من ئاگام لێبێ من لە خوارەوە ڕۆشتم ئەو لەسەرەوە ڕات هجومی بۆ کردن کاک وەسەد بە هێزێک و هات ئەو هێزەی کاک وەسەد هاوانیان پێبوو ئالاتی باشیان پێبوو دایان لە درۆزنە یەک دوانێکیان لێ کوشتن زاماریان کردن ناچاریان کردن گردەکە بەجێ بێڵن کە ئەوان هاتنە گردەکە ئیتر هەموو منتیقی گیرا و کۆتایی پێڕ دوای شەهید بوونی و ژمارە فەرماندە و پێشمەرگەیە هێزەکانی پێشمەرگە ئەو گروپیان ڕاوەدوونە لەو شەڕەدا لە یەکەم بەدەساتنی پێشمەرگەدا لا گردە درۆزنە ئۆتۆمبیلێکی و چەکدارانە لە ناوبرا کە کەسی یەکەمی گروپە تیرۆریستیەکان و ژمارێک چەکداری دیکەی لە ناودا کوژرا لە کۆتاییە ئەم داستانی ئێرە بە خوێنی دایان فەرماندە و پێشمەرگە کە بڕیاریاندا بوو بێ مەرگ اختیارکەن نەک تەسلیم بوون ئەم گردە چۆڵ نەکەن هەر ئەوەش بۆ هۆکاری ئەوەی کە هاوپەیمانان بە خوێنی پێشمەرگەکانی یەکێتی نیشتمانی کوردستان کە ئیرهاب مەترسێکی گەورەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە عێراق کە کۆڵن پاڵ بێتە لای جەنابی مام جەلال و هەر لە ڕێگای یەکێتی نیشتمانی کوردستانیشەوە مەجلیسی ئەمریکا بیزات و لەگەڵ زلهێزەکان هاوپەیمانان دوایەوەی ئەمانەمان تەفروت و ناکرد ئەوەی کوزراوەی گیراگیرا لە بەهاری 2003 تا کۆتاییەکەی هەر ئەوەش بۆ هۆکاریەوەی ئەمریکا بڕیار بدات جگەلەوەی بە پشتیوانی تارەکانی ئەوان سارۆخی ئەوان ئەم ناوچانەمان هەموو پاکردەوە هەر لێرەوە بۆ دەستپێکێک بۆ ئەوەی کە ئەم هێزانەی هاوپەیمانان لەگەڵ هێزەکانی کوردستانی و عێراقی بە قیادەی ئەمریکا و یەکێتی عێراق بۆ ڕزگارکردنی عێراق لە دیکتاتۆریەت هەنگاو بنین کە دیکتاتۆریەت و ئیرهاب دوو یەک دراون باوکی من ئەو کات کە مەسئولی فەرماندەی وە تەمەنی 34 ساڵ بۆ جەنابی مام جەلال لە ئەوەرکەی پێبەخشیوە لە تەمەنێکی گەنج و لاویە بە خوێنی خۆیان و بە ڕۆحی خۆیان و بەو داستانەی تۆماریان کرد سەلماندیان کە شایستەی ئەو بەرپرسیارەتی ئەو مەسئولیاتن و هەم بە خۆی هەم بە هاوڕێکانی زۆر دڵسۆزانە زۆر برایانە تا دو سات و تا دوافیشەک شەڕیان کردووە ئێمەش وەکو کە سوکاری وەکو کوڕی تەبعانە ئەمە جێگەی شانازیە بۆ ئێمە کەسێک پێشمەرگە بێ چەکدار بێ ئەبێ چاوەڕێی مردنیش بکە بەڵام مردنیە بەو سەربەرزیە بە دڵنیایەوە جێگای شانازیە بۆ ئێمە و
بەوەژە و گروپە پاشەکشیان کرد تەمەنی گروپەکەش تەنها 4 مانگ. دوای ئەم داستانە بەردەوام بوو لەگەڵ پرۆسی ئازادی عێراق ئەوانیش کۆتاییان پێهات.